إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خواهی گەورە میهرەبان دەفەرمێ: وحشرناهم فلم نغادر منهم أحدا. ئێمە مرۆڤەکان کۆ دەکەینەوە و حەشریان دەکەین، بەڵام یەک نەفەرێک بەجێ نامێنێت. بۆیە دڵخۆش بە، خەم مەخۆ. وەڵڵاهی ئەوەی کە زوڵمی لە تۆ کردووە، ئەوەی ماڵی تۆی خواردووە، ئەوەی مافی تۆی خواردووە، ئەوەی موچەی تۆی خواردووە، ئەوەی زەوی تۆی داگیر کردووە، ئەوەی جوێنی پێت داوە، ئەوەی ناشرینی کردویتە، ئەوەی بوهتانی بۆ کردویتە، وەڵڵاهی ئەوەی کە ناشرین کردو حەیای بردویتە، ئەوەی کە وای لێ کردویتە زوڵمی لێت کردووە و شەو ڕۆژ بگریت دڵنیا بە خوای گەورە ئەو کەسانت بۆ دەهێنێت بۆ ڕۆژی قیامەت یەک نەفەرێکیان لێجێ نامێنێ. هەموو مافەکانی خۆت، هەموو حەق و مافەکانی خۆت وەردەگریت. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ: حتا مێرولەیەکی بچووک، مێرولە بچووکەکان نەک گەورەکانیش، ئەگەر مێرولەیەکی بچووک زوڵمی کردبێ لە مێرولەیەکی تر، خوای گەورە تۆڵی لێ دەکات. بۆیە بەخوا یەک دینار، یەک سنت، یەک فلس، یەک بەقەت تۆوی خەردەلەیەک حەق و مافت لای هەر کەسێک هەبێ، وەڵڵاهی خوای گەورە حەقەکەت بۆ دەگەڕێنێتەوە لەو ڕۆژەی کە ملیۆنەها و هەزارها وەنەی ئەم دنیاە پێویست بۆیە کە خوای گەورە حەقەکان بۆ بگەڕێنێتەوە. بۆیە دڵخۆش بە جومعان کاتە سورەتی کەهف دەخوێنی بزانە: وحشرناهم فلم نغادر منهم أحدا. یەک نەفەر جێ نامێنێ، هەمووی دێت، زاڵم و پیاو چاک، دەسەڵاتدار و بێدەسەڵات، دەوڵەمەند و فەقیر، پیاو باش و پیاو خراپ، هەمووی کۆ دەبێتەوە. هەموو کەسێک باجی تاوانەکان و زڵمەکانی دەدات. بۆیە خەم مەخۆ و هیچ مافێکت نافەوتێ. ماڵێ فڵان کەس ماڵەکەمی خوارد، حەقمی خوارد و مافمی خوارد، ناوەڵڵا بەخوا ڕۆژێک دێت وەری دەگریتەوە ئەو پەڕی دڵخۆش دەبیت. خوای گەورە دەفەرمێ: ولقد جئتمونا فرادا كما خلقناكم أول مرة. ئێوە دەگەڕێنەوە بەلای ئێمە، دەگەڕێنەوە بۆ خزمەتی ئێمە بەتەنها، هەر وەکو چۆن یەکەم جار ئێوەمان دروست کرد و ئێوەمان هێناوە ژیانەوە، هیچتان نەبوو، تەنها جلوبەرگی کشتان لەبەرا نەبوو. دڵنیا بن ئاواش دێنەوە بۆ لای ئێمە بەبێ جلوبەرگ، بەبێ ماڵ و سەروەت و سامان و دەسەڵات. وەڵڵاهی ئەو ماڵەی کە کۆمان کردوتەوە لەگەڵمان نایەت. وەڵڵاهی ئەو خانووی کە بەڕەنجەشان دروستمان کردووە لەگەڵمان نایەت. وەڵڵاهی ئەو سەیارەی کە سواری دەبین لەگەڵمان نایە، ئەمانە هەمووی دەبێتە میرات. وەڵڵاهی ئەو زەوی کە موڵکی خۆتە یاخود داگیرت کردووە، زاڵمی ئیتر لە ماڵەوە داگیر یا لەو دەشتە داگیرتەوە، هی خوشکەزا و برازا و خوشکەکانتە هەر کەسێکە، وەڵڵاهی ئەو میراتی کە داگیرت کردووە دەبێتە میراتی توش. ئەوە لەگەڵتانایە. زەوی داگیر کردووە، سەتەها و هەزارەها نەفەر لە برا و باوک و باپیر و خاڵۆ و مامەی ئێمە عەرزیان داکرد ئێستا لە ژێر زەویە و لە ژێر خۆڵە باجی هەموو تاوانەکانیان دەدەن. ئێستا پەشیمانن لەوەی کە زەویان داگیر کرد. مافی خوشک و خوشکەزا و برازا و خەڵکیان خوارد. ئەو دەسەڵاتەی، ئەو ڕوتبە و پلەپایی، ئەو عەشیرەتەی کە تۆ شانازی پێوە دەکەی، هیچی نایە لەگەڵ تا بۆ ڕۆژی قیامەت. هەمووی بەجێ دەهێڵی. شانازی مەکە بە سەرۆت و سامانتەوە، بە دەسەڵاتتەوە، بە عەشیرەت و بنەماڵەتەوە، بە فڵان مەسئول و بەرپرسەوە، هەمووی بەجێ دەهێڵی.
بەڕوت و قوتی هاتوویتە واش دەگەڕێیتەوە کاتێکیش کە زیندوو دەبیتەوە خامەکەشت پێوە نییە، خامەکەشت پێوە نییە. ئەو ژیانی قیامەتە. کەواتە ئەمڕۆ خۆت ماندووکە، شانازی مەکە بە شتێکەوە لە دوای خۆت بەجێی دەهێڵی. ئەوەی کە خۆت بە کەڵ کردێت تەنها کردەوەکانتە چاک بە یا خراپ. باجەکەی دەدەی ئەگەر خراپە بێ، ئەگەر چاکەش بێ بێگومان پاداشتی لەسەر وەردەگری. بۆیە تەنها ڕێگای خوا بگرە، زڵم لە کەس مەکە، چونکە هەمووی بەجێ دەهێڵی. بە ڕوت و قوتی دەگەڕێیتەوە بە خزمەتی خوا. تەنانەت جلوبەرگێکت لەبەردا نییە لاشت داپۆشێ، تەنانەت پێڵاوێکت لە پێدا نییە لە گەرما بتپارێزێ. کەواتە ئەوە ژیانە، لە خوا بترسە و ئاگات لە خۆت. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی یا ڕەب العالەمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهي قرد فرميه وكلهم آتيه يوم القيامة فردا. هموتان يك بيك دين بو خزمتي خواهي قرد بتنها بويا أو سفريك لبيش معنا سفري مردن، سفريكي تنهائية، تنها خوتي بەتەنها دەڕێتە ناو قەبرەکە، بەتەنها پرسیاری ناو گۆڕ لێ دەکرێ، بەتەنها زیندوو دەبیتەوە، بەتەنها محاسبە دەکرێ. بۆیە کاتێک کە زیندوو دەبیتەوە دەگەڕێتەوە بە خزمەتی خوای گەورە، بەتەنها واتە ئاگات لە کەس نییە، سەفەرێکی تەنهاییە، پەیوەست نیت بە هیچ کەسێکەوە، دڵت لای کەس نییە، سوێن بەخوا. ئەوەی کە بە خەیاڵتان نایە ماڵ و مناڵەکەی خۆت، باوکتە، دایکتە، براتە، خوشکتە، خێزانتە، مێردتە، کوڕتە، کچتە، هەر کەسێکە، هیچی لە بیرت نییە، بەس تەنها خەمی خۆتە. وەڵڵاهی ئامادەیە هەر کەسێک لە ئێمە لە دوای مردنمان ئامادەیە بەپێی قورئان، ئامادەین هەرچی کە سوکارمانەیە بە ماڵ و مناڵیشەوە هەمووی بڕاتە جەهەنەم، بس خما رزقارمان به. كواتا وكلهم آتيه يوم القيامة فردا. بتنها دقرينو بلا إخوة أقام لكس نية لدنيا ده همش تبو من على كان من دكين وتوانا من هبه بلام لدواي مردن من ليه راكين أو أن لإيه مراكن تواو. كواتا خود بخود هول بدا كس فرياتنا كوي بيغمري خاص صلى الله عليه وسلم شتيك من بباستك أم موقف لا بيش هر همومانا لمنا وتآخر نفري أمسر زوية شي موقفك ما لا بيش الحديث صحيح بخاري ده فرمي بيغمري خاص صلى الله عليه وسلم ما منكم من أحد هيج كسيك نية لأيوة وأتيك بيكتا إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان إلا خواي قورا بتنها قصي لقلا أكات لبيني تو خواي قورا دا مترجم يكني چونك خواي قورا عالم بهم زمانك أو رجل بيش معنا فلان كس بوات كرت بو چی نوێژت نەکرد بۆ زینات کرد بۆ خراپەکاریت کرد بۆ وات نەکرد ئەو ڕۆژە لە پێشمانە خۆت ئامادەکە بە تەنها محاسبەت دەکری و دەوەستێنری بەڵێ خوای گەورە سەریع الحیسابە محاسبە دەکات بەڵام خەڵکی تاخیر ناکە ئادەبینی خوای گەورە لە چرکەیەکە ڕزق و ڕۆزی هەموو بوونەوەردەدا دەخوای گەورەش محاسبەی خەڵکی دەکات هەموو شتێک لای خوا ئاسانە کەواتە ڕۆژێک دێت بەرامبەر بە خوای گەورە دەوەستین محاسبەمان دەکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو هەر کەسێک مناقەشەی لەگەڵا بکرێت تیاچێت بۆیە دەیفەرموو اللهم حاسبني حسابا يسيرا خوایە محاسبەیەکی سووکم بکەی ئێمەش هەردوو عا بکەین بڵێن خوایە محاسبەمان سووک بێ ئەو ڕۆژەی لە خزمەتتا دەوەستین خوایە شەرمەزارمان نەکەی بەڕاستی قورسە زۆر قورسە خوای گەورە کە ئاگای لە هەموو شتێکە فێڵی لێ ناکرێ غەشی لێ ناکرێ بەرەو ڕوت دەوەستێت و محاسبەت دەکات ئەو ڕۆژە خۆت ئامادەکە بۆ ئەو ڕۆژە سەختە
خی گەورە لە قورئانی پیرۆزە باسی ئەعرافمان بۆ دەکە. ئەعراف ئەو کەسانن کە چاکە و خراپەیان یەکسانە، موسڵمانن، بەڵام چۆن دەڵێ 50-50 چاکەکانیان و خراپەکانیان. ئەوانە لە بەینی بەهەشت و جەهەنەما دەوەستێنرێن، سەیری بەهەشت دەکەن و سەیری جەهەنەمیش دەکەن. ئەعرافن واتە چاکە و خراپەیان یەکسانە. بۆیە بزانە بۆچی ئەوان وەستاون لە بەینی بەهەشت و دۆزەخە، لەبەر ئەوەی چاکە و خراپەیان یەکسانە. وەڵڵاهی بە پشتیوانی خوا ئەوانەی کە ئەبنە ئەعراف لەوانەیە یەک سبحان الله یەکیان زیاتر بکردا، یەک زیکرێکیان زیاتر بکردا، بێگومان ئەو کاتە چاکەیان قورسترە بوو. بۆیە چاکە بەکەم مەزانە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لا تحقرن من المعروف شيئا، ئەوەی چاکە بوو بەکەمی مەزانە. ئەوانەی کە ئەعرافن لە بەینی بەهەشت و جەهەنەما دەوەستێنرێن خوا دەزانێت ژمارەیان چەندێکە. چی وەستاندونیەتی؟ ئەوەیە چاکەیان کەمە، پێویستیان بە چاکیکی کەم هەیە بۆی نەجاتیان بێت. یەک زیکرێکیان زیاتر بکردایە، یەک ڕکات نوێژ زیاتریان بکردایە، یەک ئاەتیان زیاتر بخوێندایە، سەدەقەیەکیان بکردایە، بێگومان یا چاکەیەکی زیاتریان هەبوایە بۆایەتە 151 ڕێک دەچون بۆ بەهەشت. کەواتە چاکە بەکەم مەزانە، ڕکاتێ نوێژ بەکەم مەزانە، ئاەتێکی قورئان دەخوێنی بەکەمی مەزانە، زیکری خوا دەکەی بەکەمی مەزانە، چونکە ئەمە هۆکاری وەستاندنی ئەو قەومەیە. چاکە و خراپەیان یەکسانە، پێویستیان بە یەک چاکەیەکەوەی بڕۆنە بەهەشتەوە. یەک خراپەکەمتریان هەبوایە بەهەشتیان مسەوگەر دەکرد. جا خۆشەویستان، قیامەت سەختە، خۆمانی بۆ ئامادەکەین. ژیان هیچ نییە. کوا باوکمان، زۆر بەمان، کوا دایکمان، کوا نەنکمان، کوا باپیرەمان، کوا خزم و کەس و کارەکەمان کرد لە پێش ئێمە ڕۆشتن خوالیان خۆش بێ، ئێمەش بە دوایاندا دەڕۆین. بەڵام گرنگ ئەوەیە خۆمان شەرمەزاری لای خوا نەکەین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كردو. يا ربي خوايا أواني لما الله ولا نخوش خانة كان نخوش خوايا الشفاء يعني بدي خوايا جان آخر من بخير بكيري خوايا جان الروشي محاسبة دا شر مزار منك يا رب العالمين. خوايا محاسبيك سوك آسان من بكي يا ربي خوايا لنا وقور دا جيان من خوشكي لقيامة جيان من خوشكي بأهلي بهشت من قبول كي خوايا جان ولات من لشر وآجا وبلا ومصيبة بدور كي آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.